تەنها خەندەیەک بۆ بەخشینی شادمانی و میهر و سۆز و خۆشەویستی زۆر جار تەنها خەندەیەک بەسە. چرپەی دوو وشەی ناسک و نیگایەکی نورین بەسە بۆ هەڵکردنی شنە و شەماڵی هیوابەخش و شادیهێن و خەفەتبەر. بەڵام بەداخەوە زۆر جار بەرامبەر بەکارێکی وەها ئاسان و سانە سستی دەنوێنین. لە کاتێکدا خەندە و وتەی شیرین کاریگەریەکی ئەفسوناوی هەیە وا دەکات لە قوڵایی دڵەکاندا جێگەی خۆمان بکەینەوە و خۆمان و دەوروبەر نقمی سەعادەت و سەرفرازی بکەین. بابەیەکەوە سەرنج لە هەڵوێستی ئەم مێرمنداڵە هەستناسک و دڵپاکە بدەین و وانەیەکی بەرزی لێوە فێر ببین. مێرمنداڵێک لەگەڵ باوک و دایکیدا دەچنە نوێژی هەینی و لە ئاوتاری هەینیدا مامۆستا باس لە بەخشین و پاداشتی بەخشندەیی دەکات. ئەمیش زۆر ئارزوو دەکات کە بیتوانایە پارە و سامانی بە هەژاران و لێقەوماوان ببەخشایە. لەبەرەوە دوای نوێژیێنی لە مامۆستای وتاربێژ نزیک بوویەوە و بە خەمباریەوە لی پرسی مامۆستای گیان من زۆر حەزەکەم یارمەتی هەژاران بدەم بەڵام هیچ پارەیەکم نییە. مامۆستاش بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە ڕووی تێکرد و پێی گوت ڕۆڵی شیرینم بەخشین تەنها بە پارە نابێت بەڵکو دەتوانیت بەشێک لە کاتەکانت ببەخشی بۆ جێبەجێکردنی کار و پێداویستیەکانی ئەو کەسانی کە پێویستیان پێێتە. تەنانەت بەخشینی خەندەیەک بە خێر و بەخشین دەژمێردرێت. مێرمنداڵەکە بەم قسانە دڵخۆش بوو. یەکسەر دەستی دایک و باوکی گرت و وتی دایەگیان بابەگیان چی بکەین؟ باوکی وتی دەچین بۆ نەخۆشخانەکان و سەردانی نەخۆشەکان دەکەین و هەواڵیان دەپرسین و دڵخۆشیان دەکەین. هاوکات دەرسێکیان چوونە خۆشخانەیەک لەوێدا چاویان بە پیرەژنێکی نەخۆش کەوت کە تەمەنی 92 ساڵ بوو. شێرپەنجە بە هەموو لاشەیدا بڵاو بووبوویەوە. کاتێک چاوی هەڵهێنا و ئەمانی بینی وتی من 8 مانگە لەم نەخۆشخانەیەم. 14 ساڵە لەم نەخۆشخانە بۆ ئەو نەخۆشخانە دەمگوازنەوە. زۆربەی نەخۆشەکانی دەوروبەرم مردن و تەنها من ماومەتەوە. تاڵاوی نەخۆشی و تەنیایی دەنۆشم و هەمیشە لە خوددا دەپاڕێمەوە کە کەسێک بێتە لام خۆشی بوێم و خۆشم بوێت هەواڵم بپرسێ و لەم تەنیایی ڕزگارم بکات. تا ئێستاش کەس سەردانی نەکردوم و لێی نەپرسیومەتەوە. زۆر سپاسی تۆ دەکەم و تا دوا هەناسە دوعای خێرت بۆ دەکەم. مێرمنداڵەکە پێیوت ئیتر هەموو ڕۆژێک دێم بۆ لات سبەینێ هەمان کات دێم بۆ لات و سەردانت دەکەم. سبەینێ کاتێک هات بۆ سەردانی پیرەژنەکە بینی قەرەوێڵەیەکی چۆڵە و کۆچی دوایی کردووە. تەنها پارچە کاغەزێکی بینی کە لەسەر چەرچەفە سپیەکە بەجێ هێشت بوو. تێدا نووسرا بوو هەرچیەک بڵێن ناتوانم سپاست بکەم. ئەوەندە دەڵێن سپاس بۆ خوددا بەڕاستی لە ناخی دڵەوە خۆشم دەوێت. من لەم دنیاەدا کەسم نییە. لەبەرەوەی بڕیارمدا هەموو سەروەتەکەم دوای خۆم ببەخشم بە تۆ کە بریتیە لە 2 ملیۆن دۆلار. دیارە خۆشەویستانە مە تەنها لە پاداشی خەندەیەکی جوان و وتەیەکی خۆشدا چی دەبێت ئەگەر هیچمان لە توانادا نەبوو بۆی ببەخشین خەندە و بزە لەسەر لێ و شە جوانەکانمان بکەینە خەڵات و دڵپڕژێنی دڵەکانمان پێ بکەین کەمە پەیدێکی عادلشێخانەیە. أمجا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله أصبحنا وأصبح الملك لله والحمد لله لا شريك له وإليه النشور أصبحنا على فطرة الإسلام وكلمة الإخلاص وعلى دين نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى ملة أبينا إبراهيم حنيفا وما كان من المشركين بيانيتان باش أمكاته ومكاتكتان باش سپێدێکی پڕخێر و خۆشیتان بۆ هیواخوازم ئازیزان و خۆشەویستانم لەگەڵ هاوڕێم جەلال محەممەد پەیامی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین لە کاتێکا کە ئێوەی ئازیز و خۆشەویست تێکڕا لە ماڵەوەن و ئێستا بینەری کەناڵی ئاسمانی پەیامن و بەرنامەی پەیامی ڕۆژ بە تایبەت ئەمڕۆ بە کۆمەڵک بڕگە و بابەتی تایبەت و ئەمە جۆر دەینە خزمەتان با جەلالگیانیش بابەتەکان بخاتە ڕۆ. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێت شتێکی کاک محمەدیش پشڕاست دەکەمەوە دڵنیان لەسەر هەمووی لە ماڵەوە چکە بە پێی زانیاریەکان چەمچەماڵ سەی سادەق شارە زۆر ڕانیە و قەڵا دزیێ و گرمیان هەندێکش لەناو سلێمانی پابند بە قەدەغیان هەچۆنی و وڵاتیان لە دەرون لە بەشێکی زۆر دوکان و بازاڕەکان کراونەتەوە دیارە شەوی ڕابردوش بینیمان کە خۆپشاندان بەشێک لە قەزاکانی گرتبوویەوە و قەدەغیات و چۆیان شکاردووە. وێ دەچین لەلای و بابەتانی کە بۆمان ئامادەکردوون دیارە دووبارە کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ چارەنووسی پێنشینەکان چۆن دەبێت تەوەرێکمان دەبێت وارووا تەوەرێکی دیکەشمانەیە کە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە میوانداری هونەرمەند سەرکەن فایق دەکەین کامە ڕدوابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. ئازیزان و خۆشەویستان هەڵبەتە ئەم کەرەنتینەکردنە پێچێ درێژە بکێشێ و حکوومەت بێباکانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکە زۆر بەداخەوە وەکو جەلال ئاماژەی پێکرد ئەو بابەتەی کە
هەستیارە و خەڵک احتیکاکی ڕۆژانەی لەگەڵ خەڵکی هەیە ئەویش پەیداکردنی بژێوی ژیانە بۆ ئەوەی دوجار کرێچیەک مانگانە بتوانێت کرێکەکەی دابین بکات و بیدا بە خاوەن مڵکەکەی ئەگەرچی لە ڕابردووە ئەوەمان زانی کە ئەوانەی چۆنەڵێ ها ئاستی شەهامەتیان بەرز بوو لە بەشێک لە کرێکانیان خۆش بوون کریان لە کرێچەکانیان وەرنەگرت ئەمەش جێی دەستخۆشیە بۆیە ئێمە هەڵوێستە لەسەر ئەم بابەتە ئەکەین و دواتر قسەی زیاتری لەسەرەکەین. دەچینە لای پێشبینی کەشوهای شار و شارۆچەکانی کوردستان. عزیزان و خۆشەویستان، بڕگەی کەشوهەوا یەکێکە لەو بڕگە گرنگانەی بەرنامەی پەیامی ڕۆژ بۆ ئەوی بزانین ئەو ڕۆژە چۆن ئەبێ گەرمە بێ سارد دەبێ. دوای بڕگەی کەشوهەوا نرخی دراوە، پێکەوە تەماشای نرخی دراوەکەین با بزانین لە چی ئاستێکایە و گۆڕانکارەکان چین کە بەسەری هاتوون.
بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان کە لە ڕابردوودا ڕوویان داوای ئێمە لە بڕگەی یادەوەریدا کۆمان کردوێتەوە پێشکەشتان دەکەین پێکەوە بینەری دەبین. دوی شەشی ساڵی 637 لە سەردەمی فەرمانڕەوایەتی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جەنگی یەکلاکەرەوە و بەناوبانگی قادسیە لە نێوان سوپای ئیسلام و سوپای ساسانیەکاندا ڕوویدا و دوای کوشتارێکی زۆر و بەردەوامێکی چەند ڕۆژە سوپای مسلمانان بە سەرکردایەتی سەعدی کوڕی ئەبی وەقاس سەرکەوتن و کۆتاییان بە حوکمی چەند ساڵی پڕ لە گەندەڵی و ستەمی ساسانیەکان هێنا و ئیسلام بە تەواوەتی لە نیمچە دوورگەی عەرەبی و عێراقدا چەسپا. میلەتی کورد لەو کاتەدا یەکێک بوو لەو میلەتانی لە ژێر چنگ و ستەمی ساسانیەکاندا دەیناڵاند و بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام دەروی خێر و خۆشی لێکرایەوە. لەو شەڕەدا ڕۆستەمی پادشای ساسانیەکان کوژرا و تەخت و تاراجەکەی وەک غەنیمەت نێردرایەوە بۆ شاری مەدینە و شوێنی ڕوودانی جەنگەکەش قادسیە بوو. دوی شەشی ساڵی 1970 کۆچی دوایی زانا و کەسایەتی کاریگەر و بەرجەستەی کوردستان مامۆستا مەلا ساڵحی شارەزووری ناسرا و بە مەلا ساڵحی زارا لە تەمەنی 77 ساڵیدا. مامۆستا مەلا ساڵحی شارەزووری باوکی نووسەری کاریگەر و زانای هەڵکەوتوی کورد مامۆستا مەلا محەممەد ساڵح شارەزووری بووە. جەنابی مامۆستا کەسایەتێکی سەنگین و هەقبێژ و کۆمەڵایەتی بووە. ڕۆڵی لە بێداری ئیسلامی و هۆشیارکردنەوەی خەڵکدا زۆر بووە. ماوەی 40 ساڵ وتاربێژ و ئیمامی مزگەوت بووە بە بێ ئەوەی بچووکترین موچە لە حکومەتی ئەو کاتی عێراق وەربگرێت و بەلایەوە حرام بووە کە موچەی ڕژێمێکی عەفلەقی وەربگرێت. هەروەها جەنابی مامۆستا مەلا ساڵحی شارەزووری بنیادنەری مزگەوتی گەورەی سەی سادق بووە. جەنابی مامۆستا ساڵی 1911 لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. دوی شەشی ساڵی 2012 دوای ڕوخان و هەرەسێنانی دەسەڵاتەکەی لە میسڕدا دادگای باڵای ئەو وڵاتە بە فشار و کاریگەری حکوومەتی نوێ خۆپیشاندەرانی وڵات محەممەد حوسنی مبارەکی سەرۆکی پێشووتری میسر و حەبیب عادل وەزیری ناوخۆی میسر سزای زیندانی هەتا-هەتاییان بۆ دەرچوو بە تۆمەتی کوشتنی خۆپیشاندەران و گەندەڵی ئیداری و سیاسی و ئابووری لەو وڵاتەدا. دوی شەشی ساڵی 2017 کۆچی دوایی زانا و لێکۆڵەری ئیسلامی محەممەد شێخڕاوی لە تەمەنی 89 ساڵیدا ناوبراو ساڵی 1928 لە شاری ئەسیوتی میسڕ لەدایک بووە. خوێندن و دەرچوونی لە زانکۆی ئەسەر بووە. یەکێک بووە لە ئەندامانی کۆڕی لێکۆڵینەوەی ئیسلامی لە قاهیرە. هەروەها سەرۆکی بەشی تەفسیر بووە لە زانکۆی ئیمام محەممەدی کوڕی سعود لە شاری ڕیاضی پایتەختی سعودیە. لە گوندەکەی خۆی تەواوی قورئانی پیرۆزی بە منداڵی لەبەر کردووە. لە بوارەکانی قورئان و فیکری ئیسلامی و تەفسیردا زیاد لە 15 دانراوی بەپێزی هەن. خۆشەویستان و بەڕێزان وەکو لە سەرەتای ئاماژەمان پێکرد تەوەریکی گرنگ هەیە ئەمڕۆ باسی لێواکەین ئەویش گرفتی کرێنشینانی هەرێمی کوردستانە دوایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری کەرەنتینەکردنی هاوڵاتیانی داوە لە ماڵەکانی خۆیان بمێننەوە تا ڕۆژی شەشی ئەمساڵ. بۆیە ئەمە وای کردووە دڵەڕاوچیەکی ناخۆشی دروست کردووە لە لای کرێنشینان و لە لای کاسبکاران بە شێوەیەکی گشتی. بەڵام بۆی زیاتر تیشک بخینە سەر ئەم بوارە کە بواری کرێنشینانە لەگەڵ میوانی زۆر بەڕێز و ئازیز مامۆستا مەحموود ئیسماعیل مەحموود سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی هەولێرمان لەگەڵە لە شاری هەولێرەوە قسەی زیاتر لەو بارەوە دەکەین. کاک مەحموود سڵاوتان لێبێ، ئەم کاتتان باش. سڵاوی خوا لە ئێوەش بێ، زۆر سپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە. سپاس بە بەڕێستان. کرێچیەک دوای ئەوەی کە قەدەغەی هاتوچۆی لێ ئەکرێ قەدەغەی ئەوەی لێکرێ کە بچێت کاسبکاری بکە بچێتە سەر ئیشەکەی دواتر خاوەن خانۆکەی یاخود شوقەکەی داوای کرێ لێ ئەکات، چۆن لەم زروف و کەرەنتینەیەدا بتوانێت ئەم کرێ دابین بکە بۆ خاوەن مڵکەکەی؟
بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان و پیرۆزبایی لە دامەزراندنی کۆمەڵی ئیسلام دەکەم هیوادارم ئینشاءالله خوا سەرکەوتووام کە لە پێناوی خزمەتکردنی ئەو ملەتەوە و ئینشاءالله تەمەن درێژ دەبن سەبارەت بەم مەسەلەی کرێنشین کە چۆن بتوانانی ئەم کرێ بدە بەڵێ ئەم دیادەیە زۆرە و هەتا من بۆ زانیاریتان دوێنێ پەیوەندیم پێکراوە کە سەحب مڵکێک چووە داوای دوومان کرێکەکەی خەرزار بە وتیتی یان دەبی کرێکەکەم دەیان ماڵەکەت فرێدەمە دەرەوە یعنی ئەم حاڵەتانە زۆرە بۆیە ئێمە زۆریش هەوڵیشماندا و چەندی جارێک لەگەلانی پەیوەنددار وە پەیوەندیمان کردووە کەوتتمان ئەبێ ڕێگە چارەیەک دامدرێت تۆ کرێنتی دابنێ ڕاستە نەخۆشیەکە ڤایرۆس هەیە و خەتەرە و خەڵک ئیلتزام بە و پابەند بە بەڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بەڵام لە هەمان کاتدا ناتوانانی کرێخانی بدە ناتوانانی کاسبی بکە ناتوانانی بژێوی ژیانی پێیاکە یعنی بە چەندین کرێنشینمان هەیە ئێمە ئێستا لە کوردستان و بە تایبەتی لە هەولێر سەوزەفرۆشە کرێکاری ئەکا کارتۆن خڕکاتەوە ئاو دەفرۆشێ کرێلیس دەفرۆشێ لە جادا ڕۆژانەی نیتی 2000 نابگا مانجز بە 150 نێتەدا بۆی ئەوە گەورەترین گرفتە کە ئێستا تووشی کرێنشینان و بەگشتی بۆ بە تایبەتی لە شاری هەولێریش کە لە هەولێر ئێستا ئەبێنم کرێنشان ڕۆژانە پەیوەندیم پێ ئەڵێ بژێوی ژیانمان خل یعنی بۆ زانیاریتان خەڵکانێکمان هەیە ئێستا ینی لە ژێر هەژاریشدا دەژین نەک هەر بەس هەژارن یعنی ئەوەی لە بیر چۆن کرێپایەکە بیرەوە دەکاتەوە چۆن قوتی پارە خرکاتەوە بچی بە سەوزە و بە خواردن و بە نامدا بە ماڵەکایە بۆی ئەمە کێشێکی زۆر گەورەیە و پیا بووە و ئەمە دەتوانین بڵێم دادەیەکی زۆر خەتەریشە یعنی تۆ ناتوانێت چینی هەژار و کرێکار و فەقیر کاسبیش نەکە لە ژوورەوە بێنێ دەرەوەش بەڵام ژێوی ژیانیشی تامین نەبێ یعنی ئەوەیە کارەساتەکە کە ئێستا ئەمە بین لەسەر ڕەوشی کرێنشینە کەواتە کاک مەحموود چارەسەری ئەم کرێ چیەکە وە کاک مەحموود ئاماژەی پێکرد هاوکارم پرسیارەکەی کرد چۆن دەبێت کرێکەی پێیا بکە یاخۆ دەگە کرێکەی پێیان نەکرا وایە سەرۆکەی کۆمەڵی کرێنشینان ئەرکیانەکە کری بۆ دابین بکەن و یا شوێنی بۆ دابین بکەن یاخۆت نەخێر دەبێت حکوومەت هێرێمی کوردستان لەم کاتەیە ئاور لە خەڵکی فەقیر وەژار و لە کرێچیەکان بداتەوە بەڵێ من حەزم لێ ئەگەر دەرفەتن بوارێکم بدەنێ کە ئێمە وەکو کۆمەڵی کرێنشین لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بە تایبەتی من لەگەڵ ستافەکەی خۆم چیمان کردو لەو فترەی چۆن هاوکاری کرێنشینیان بووینە کە لە کرێنتی بوون و دوو مانگ نهاتین دەرێ خۆشبەختانە من لێرەوە لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەم کە هاوکاری زیاتر لە 200 ماڵە کرێنشینی منی کردبوو ئەرزاقی بۆ بردبوون کە ئەوە جێگای شارازی ئێمەیە و ئینشاءالله خوا پاداشتان دەداتەوە و خۆشمان لەگەڵ ستافەکەمان ئەم مانجی ڕەمەزان و ئەوەی پێمان کرابی پەیوەندیمان کردووە بە خێرخوازان و مەسائلی زەکات و ئەوەی کە بردومانە بۆ کرێنشیان بەڵام ئەمە حەل نییە ئێمە کۆمەڵێنێ ئێمە پردێکین لە بینی دەسەڵات و بینی کێشەی کرێنشینان خۆی حکومەت دەبێت ئەم چارەسەری بکەم باشە ئێمە چەندی جار خۆم من نیۆنەری خۆمان نردووە بۆ ئەوی مۆڵەتمان پێ بدەم کە بگەڕێن لەگەڵ خێرخوازەکان چەندی خێرخواز وتیان ئەگەر ئێوە هاوکارمان بن بۆ ئێمەش خۆشترە بەڵام بەداخۆ ڕێیان پێ نەدان وتیان ئەبێ ئەرزاقە بێنن لە ئیدارەی هەولێر دابشکە بەڵام بەداخەوە فەرمووە ئێستا دابشکردنەکەش نازانم چۆن بوو چەندین کرێنشین من تەلەفۆنیان بکردم ئەڵێ ئەرزاق هاتووە لە کۆڵانەکە ئێمە دایتان ماڵیت کە نەدایتەمە کەواتە نەعەدالەتیشە بۆ لەوەوە بۆیە ئەمە ینی ئێمە وەکو کۆمەڵی کرێنشین ینی لایەنی تەنفیز نین حکومەت نی کرێکەی بدەن و خۆشتان ئاگادارن من هەر لەو کەناڵە بەڕێزەی ئێوە بانگەوازمان کرد کە حکومەت دەست پێش خەریب کە لەوانەی کە تۆ بەکرێت داوە لە ملکەکانی خۆت وەکو وەزارەتی مالیە و شارەوانی چەندی جار باسمان کردووە ئەوقاف بە ئاخری وەچی خلاص بۆ ئەم زەبڕیارەکە هێستا ئێستاش نەچۆتە تەنفیز بەڵام لە بانگەوازەکەی ئێمە خۆشبەختانە زیاتر لە کوردستان توان بڵێم 600 لە هەموو لە قونیانەکانمان لە هەرێمی کوردستان زیاتر لە 600 کەس هات بانگەوازەکەی ماکە لە تەلەڤیزیۆنەکان بەڵاومان کەکار لە کرێچەکان خۆش بن من بۆ زانیاریش دیتش داریشتش باسەکەمەوە جاریشتش باسم کردو لەم کەناڵە بەڕێزە من خاون مولکێکم هەیە حەوت خانووی بەکرێداوە برادری خۆمە زۆر نزیشمە بەس لە پەیام یان لەم تەلەڤیزیۆنی بەڕێزە جێ لە بانگەوازەکەم بوو لە 7 ماڵە کرێچەکەی خۆش بکە بڕەکەشی 3 ملیۆن 500,000 بوتی چەند ماکرێتی من نامەوێ لەسەر ئەو پەیامی ئێوە یعنی ئەوەش بەڵێ ئەوە بەڵام بەداخەوە حکومەت یعنی نەبیرۆکەی هەیە نە پلانیشی هەیە نە چارەسەریشی هەیە ئەوەی کاریسەکە کرێنشین ناکرێت کاکە من ڕۆژانە معانە دەسوڕێنمە ناو کرێنشینانە لە قەزان ڕەحیەکان لە ئەطرافی هەولێر ناو شاری خودی هەولێر من بۆ زانیاریشتان نزیکە 23,000 کرێنشین لای منە یعنی لەلای من ناوی تۆمارە یعنی نییە ڕێژێکی زۆر کە ئاگادار بێت لەم کاتەیە و لە کاتی قەرەنتینەیە تووچۆیە تا چەندە خەڵکی کرێچی لە ماڵەکانیان دەرکراون
لەبەرەوەی کە پارەیان نەبووە کرێی مانگانەیان بدەن. بەڵێ خۆتان احتیمالە لە کەناڵەکاتان دیتن ئەو ماڵێکیان دەرکرد لە دارەت و لە عەفوەن لە باداوە ماڵێک تریش هەم دوێنێ لای شاوێس و ئەولا و چەندی ماڵی تریش نانویستە تەلەڤیزیۆن بچین من خۆم چوومە دەریان کردووە و چوم سەر ماڵێک یعنی حتا ئەشیاکەشیان فرەدا بۆ سەجادەکە یعنی کە خەوتی کە نەمانتوانە خۆشبەختانە ئێمە توانیمان کرێکەی بۆ ئەو بکەین و لەخوا بەزات بێ بەڵام ئەمە چارەسەر نەبوو بەڵێ چەندی وایەمان هەیە ئێستا یعنی ئێستا من دەتوانم بڵم چەند ڕۆژ تەلەفۆن بکەی ئەڵێ کاک محمود ئەو مانگەکەیت کە عەفوی کردین بەس ئەو مانگە کابرا پارەی دەوێ سەعاب خانوەکە یعنی ئێستا گەورەترین کێشەیە ڕۆژانە تەلەفۆنمان بدەی کاکە چارەسەرمان بکەن ئەوەندەی بانگەواز دەکەین لەوانی پەیوەنددار کاکە بڕیارێک دەکەن شتێک هیچ بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان یعنی من لێرەوە ئەو بەڕاشکاویش پێیان دەڵێم لە ناحیەی کرێنشین و لە ناحیەی ئەوە هیچ لە بەرژەوەندی کرێنشین ئیشان نەکردووە و هیچ شتێکیان بڕیارێکیان دەرنەکرد لە بەرژەوەندی کرێنشین بی تەنها ئەوەندەی کرێنشین بازەکەی دەدا کرێ پێ نادرێ تووشی نەخۆشی دەروونی بووە خەڵک پەتەوازە بووە دەرکردن یعنی ئەوە هەموو کاریسەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە ناو ڕۆژی کرێنشینیان ڕوودەدا. بەڵێ لایەنێکی تر هەیە لایەنێکی نەرێنیە با باز لەوە بکەین کرێنشینێک هاتووە لە لای ئەوە خۆی تۆمار کردووە دوجار ئەو کرێنشین نییە یاخود ئافو کرێچی نییە با بڵین وەکو فێڵێک وەکو تەڵەکەیەک ئەمە بەکارێنێ داوای کرێ ئەکا و دەڵێن نیمە بەڵام دوجار خاون مڵکە یاخود بە فێڵ ئەمە بەردەستەخا ئێوە چۆن تحقیق ئەکەن لەم بوارە ئەو ناوانی کە لەلاتانە نزیکی ئەو 20,000 کەسە چۆن توانیوتانە دڵنیابن لەوەی کە هەمویان کرێچین؟ دەست خۆش بۆ پرسیارە ئەوەمە ڕوبەڕووی ئەو پرسیارە زۆر بین و دەستان خۆش بە پرسیارێکی جددی و لە جێی خۆتی و حەزەکەم لێرە باسی کەم ئێمە لە ڕووی یاسا بەپێی ئەو یاسایی کە بڵێن هەیە کرێنشین یعنی هیچ شتێکی بەناو نەبێ بۆ هەیە لەلای ئێمە بێ ما فۆرمەکمان هەیە ئەو فۆرمات کۆمەڵک زانیاری و پرسیاریتیایە و پابەند دەبێت دوای خۆشی واژوو لەسەر دەکا کە هەر مخالفێت بخۆی بەرامبەر بایانی بەرامبەر بە دادگا بەخۆی مەسئولیەتەکە هەردەگرێت بەڵام لە ڕووی یاسا هیچ شتێکی بەناو نەبێ و بڵێ من کرێنشینێشم و فۆرمەکەش پڕکات و ئێمەش تاکید دەکەین فعلەن یانیانە من جارێک ئەم دیاردەیەم بەسەر هات یعنی بۆ جەنابتان بجێڕمەوە برادێک هات وتی من کرێنشینم وتم کرێنشین مستەفسەکانی هەموو هێنا وتم ئەو فۆرمە لەسەر مەسئولیەت خۆت بەڵام شوێنی عنوانم دێ لەبەر ئەمە لژنەمان هەیە بزانین تۆ کرێنشینیە ئەگەر تۆش پرسیارەکە لە جیرانەکانت کە لە کۆمەڵەکەی ئێمە چۆ دەرەوە پەیوەندێکم پێکرا وتیان کاک محمود ئەمە ئەوە مەکرێنشین لای تۆ بەس ئەو برادەرەمان دیت هاتینە خوال لای تۆ بوو ئەوە ڕێزم هەیە سەختە لەگەڵ ئێوە کردیا و چوارپێت خانیشی بەکرێداوە شقەشی بەکرێداوە بانگم کردەوە وتی وەڵا ڕاستە بەڵام وتیانە ڕووی ئاسایی هیچ بەراو نەبێت دەتوانانی بێکرێنشین ئەو دیاردەش هەیە بەس ئەمە ئەگەڕێتەوە سەر نەفسەتی شخصەکە بەڵام ئێمەش بە دواداچنیشی بۆتێن وە سەرەڕای ئەوەش بەیانی ئەگەر هەر شتێکیش بێ ئەبێ بە هەموو ئیلزاماتی حکومی یعنی ئەوەی ئەوراق و دەستە محکەمە و دەستە ئەوەی وە پشتگیری ئێمە گرنگە کە بڕێن ئەوە کرێنشینە ئەم زە دەتوانانی حکومت بسبێنێ بڕێن سودمەوی تۆ یعنی چی دەبینی لە داهاتوودا گەر بێت و بەم شێوازە ڕەوشی بارودۆخی دارایی هەرێمی کوردستان واروە کەرنتینە و قەدەغیات و چۆش بەردەوام بێ ئایا باوەڕت وایە ڕەوشەکە خراپ دەبێت بەتایبەت بەرامبەر بە کرێنشینان چونکە مەرج نییە کرێنشین هەمیشە سەوزە فرۆش یا دەستگێڕ یا خۆت کاسبکار بێ بەڵکو زۆر جار موچەخۆرە و کرێچیە و بەڵام لە هەمان کاتا موچەکان دوا دەکەون بە 6 ڕۆژ جارێ کە پێ دەچێت لە مەولا زیاتریش بێ لە 6 ڕۆژ. بالتاکید من بۆی باسی ئەو چینی توێژەم کرد کە ئەوەنە لە خوار هەژارینە بۆ بەڕێستانم ڕوون کردەوە ئەجینا ئەمە کرێنشینی فەرمانبەرمان هەیە کرێکارمان هەیە مۆزەفمان هەیە من بۆ زانیاریشتان زۆر جاش باسم کردو مامۆستا هەیە مامۆستا کە مامۆستای ئێمە فێرەکە 38 ساڵە خزمەتی هەیە 50 مەتر زەوی سودمەند نەبووە یعنی ئەوەیە نەعەدالەتێکە ئەوەیە کە حکومەت ئیهمال یعنی کرێنشینی مەسائلی کرێنشینی ئیهمالی کردووە من شتێک بۆ بەڕێستان لێرە باز دەکەم و جارش تریش باسم کردووە بزانم ئێمە پرۆژەیەکمان داوە بە حکومەتی هەرێمی کوردستان حەزم لە یەک لە بینەرتان و هەموو خەڵکیش بزانی ئەم پرۆژەیە لە بەرژەوەندی کرێنشینە 100% کە خۆی لەوانی پەیوەنددار سەرسام بوو بە پرۆژەکەی ئێمە حەزم لێرە بە وردی بۆتان باس کەم پرۆژەکە چۆنە زۆر بەخێرایی بڵێن کابراایکی بڵێن وەبەرهێنانێکی بەڵێ دەورەمەندە خوا پێی داوە خوا داوەندێتی پێ بدە ئامادە بوو لەگەڵ ئێمەدان وتی من خوا داومە پێم زۆر ڕەوشی کرێنشینان دەبین من ناخۆشە لە ئیعلام لە تەلەڤیزیۆن و هەموو باز دەکەن ئێوە کرێنشین وەزع خراپە خۆشم دیوە من ئامادەم پارەیەکی زەبلەح دادەنێم لەگەر حکومەت دادەنیشم پارەکەشم لە بانک دادەنێم بۆ ئەوەی ڕەوشی کرێنشینان باشتر بکەن تەنها یەک داواکاریم لە حکومەتی زەویەکەم بداتێ
ئەگەر نا من خەدەمات ئاو کارەبە زادە قیرتا هەمووی بە نووسراوی ڕسمیش کردوتوانە 11 مانگە دامانە دەستەوە بەرهێنان على سەدانوتیان بۆ ئەنجومەن وەزارەت تاکو ئێستا وەڵامی ئێمان نەداتەوە پرۆژەکەش ئەمەیە شقە دروستەکە 3 تابق تاکو 4 تابق بۆ مەساحەکەی 100 مەترە بە 2 دەفتەرنی بە 13 ساڵ بیداتەوە مانجێ $100 بێ ئەوە 1 دیناش پێشەکی بدا ئایا ئەوە ڕۆژێکردنیشی پێ باشە بیانە بەڵام کە حکومت هاوکارت نەبێ ئێمە چی بکەین تەنها زەویەکەمان دەوێت بۆیە من دەڵێم چینی موچەخۆرەکانیش و مشتێشت پێ بڵێم بەڕاستی ئەوی کە ئێستا مزەحیە ڕاستە ئەوەی کە لە خوار هەژاری نەوکە ئەوەنێ بەڵام بەڕاستی مۆزەفیش و پێشمەرگەکان بەڕێزەکانی خۆشمان ئاسایشەکانمان پۆلیسەکانمان موچە درەنگ و زۆریان کرێتیە من زیاتر لە 2800 کەس تقریبا پێشمەرگە و ئاسایش لێنام کرێنیشینە موچەکەی بە 45-50 ڕۆژ وەردەگری چۆن کرێکەی بدا خۆ هەر نەک سلکی عسکەریشمان کە ئەوەی پێشمەرگەی ئەوانەی کە دیوان کەم ڕێزم هێلەوە کە شەو نخونە هەموو مادوونە بەڵام ئەوانیشە کێشان هەیە فەرمانبەر کێشەی هەیە و کێشەی کێنیشینیان گشتیە نەک هەر لە هەولێرش هەر لە قونێنەرەتیمان هەیە لە دۆ کە تا دەگاتە بەڵام حکومت بۆ نای ئیستجابەی مەبدە بەڵێ پێتوانیە دوجار دەبێ لەلایەن خەڵکیەوە بڵێن بەشێک لە هاوڵاتیانەوانی کە بژێوی ژیانی ڕۆژانەیان بە کاسبی پەیدا کرد بێنە دەرەوە و ئەم ینی مافی ئەویان هەبێ ئەم کەرەنتینەیە بشتێنن و بگەڕێنەوە سەر کار و کەسابەتی خۆیان و ڕێنمایە تەندروستەکان وەکو خۆی جێبەجێ بکەن من ئەوەی کە من ئەو وەزع دەبێنم ئەگەر بێ و حکومت بیر لە چارەسەرەکەی نەکاتەوە و بیر لە ڕەوشی کرێنشیناکە ئێمە باس کرێنشینا دەکەنەوە بیر بە گشتیش بیر لە موچەخۆران نەکاتەوە بیرۆنەکە من وای نابینم ڕۆژەکە باشتر بێ لەبەرەوە حکومت ئەبێ لە ئێستاوە ئەگەر بە خەبەرش نەهاتوە ئێستا بە خەبەر بێ بزانێ چینی هەموو موچەخۆرەکان کرێنشینەکان لەو پەڕی خەڵک ئێستا لە کرێنتیەکان یعنی ئێستا خەڵک لە ژوورەوەیە يعني هەتا دوێنێ مەغریبش من دیمە دوکانەکان بە پەلەپەر ئەشیاکان پرۆشتووە 6 ڕۆژتر نابێتە دەرەوە باشە چی بخوا لە ماڵەوە ئێتۆ حکومەت دەبێت پلانێت هەبێ ئەم 6 ڕۆژە ئاسانکاری بۆ بکەیت یعنی تۆ وای لێ دەکەی خۆی بێتە کە بێتە سەجادەش داوای قوتی دەکات داوای موچەکەی دەکات داوای مافەکەی خۆی دەکات خۆ نایە بڵێ من دژی حکومەت دەڕوخم ماف کە مافشی داوا دەکات سەرکوت بکرێتەوە ئەمەیە کاریسەکە بۆیە حکومەت من لێرەوە پایامەوە بۆ لانی پەیوەندە ئەڵێم بە زووتین کات و چارەسەری کێشەی کرێنشینان چارەسەری ئەم خەڵکەی موچەخۆران بدۆزنەوە وەبی زیاتر ئێمە تووشی مەعانات و مەعساد نەبین وەزعەکە لە خەتەر دوای لە دەست دەربچێ دوای پشیمانی دادنادە بۆ کەسمان کاک مەحموود ئیسماعیل مەحموود سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی هەولێر لە شاری هەولێرەوە میوانی ئێمە بووی سپاس دەکەین سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی ساغ و سەلامەت بن ئینشاءڵڵا بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و پاش ناوبڕەکە پێتان دەگەینەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە
برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز، گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بێ متمانەیی بە بڕیارەکانی حکوومەتی هەرێم لەلایەک و لەلایەکی دیکەوە خراپی دۆخی ژیان وای کردووە بەشێک لە هاوڵاتیان لە قەزاکانی دەربەندیخان و ڕانیە و قەڵاتزیە و چەمچەماڵ و سەیسادە بێ گوێدانە مەترسیەکانی کۆرۆنا دژی بڕیاری قەدەغەی هاتوچۆ و داخستنی دوکانەکانیان خۆپیشاندان ئەنجام بدەن. خەڵکی ناڕازی لەناو خۆپیشاندانەکاندا دەیانوت دۆخی داراییان خراپە و ناتوانن پابەندی بڕیاری حکوومەت بن و لە ماڵەوە بمێننەوە و حکوومەتیش نەک تەنها هیچ هاوکاریەکیان ناکات بۆ ئەوەی بتوانن لە ماڵەوە بژین، بەڵکو بە 60 ڕۆژ جارێک موچەیەکیش دابین دەکات. خۆپیشاندەران باوەڕیان وایە خراپی دۆخی داراییان مەترسی زیاترە بۆ سەرژیانیان دەبێت تاوەکو مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا. هەر بۆیە دەیانەوێت قەدەغەی هاتوچۆ بشکێنرێت و بچن بە شوێن پەیداکردنی بژێوی ڕۆژانەیاندا. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە بەیاننامەیەکدا پشتگیری خۆیان بۆ خۆپیشاندەران و ناڕزایی هاوڵاتیان دەردەبڕن و داوا لە هاوڵاتیان دەکەن بڕژێنە سەر شەقامەکان و پەیامی تووڕێی و ناڕزایی بدەن بەگوێ ئەم دەسەڵاتە ستەمکار و بێباکەدا. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی پشتیوانی تەواوی خەڵکانی خۆپیشاندەر و ناڕازی دەکەن بۆ داواکردنی تەواوی مافەکانیان لەسەر ژەمشار و شارۆچکەکان. ئەنجومەنەکە لە بەیاننامەکەدا داوا لە خەڵکی بەگشتی دەکات بڕژێنە سەر شەقامەکان تا دەسەڵات ناچار بکرێت بیرێک لە ژیان و بژێوی خەڵک باگشتی و موچەخۆرانی ڕاستەقینە بە تایبەتی بکەنەوە و چیتر یاری با ژیان و چارەنووسی خەڵکی زەحمەتکێشی ئەم هەرێمەوە نەکەن. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم بە ناوی خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا بە داخستنی مزگەوتەکانی هەرێم و قەدەغەی وتار و نوێژی هەینی. وەزارەتی ئەوقافی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا بڕیاری داخستنی مزگەوتەکان بارکێکی ئاینی و مرۆیی و نیشتیمانی دەزانێت و داوا لە مامۆستایانی ئاینی و فەرمانبەرانی مزگەوت دەکات لە بەر پاراستنی گیانی نوێژخوێنان و هاونیشتیمانیان لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرجە مزگەوتەکانی کوردستان هەموو مەراسیم ئاینیەکان و نوێژی بە کۆمەڵ و بە وتاری هەینیشەوە بە شێوەیەکی کاتی ڕابگرن. بەپێی خواستی وەزارەتی ئەوقاف بێت تەنها بانگبێژ لە مزگەوت بانگ دەدات و نوێژ لە ماڵەوە دەکرێت. وەزارەتی ئەوقاف دەڵێت بڕیارەکەیان لەسەر بنەمای بەیانەکەی وەزارەتی ناوخۆیە کە شەوی ڕابردوو بۆ ماوەی 6 ڕۆژ قەدەغەی تەواوەتی لەسەر جەمەرێمی کوردستان ڕاگەیاندووە کەچی وەزارەتی ئەوقاف ماوەی داخستنی مزگەوتەکانی دیاری نەکردووە. لە گوندی موخەرەسی سەرباز ناحیەی تەقتەق 4 کەس لە بیرێکدا گیانیان لەدەستدا کە باوکێک و کوڕێک و برازاکەیەتی لەگەڵ هاوڵاتیەکی دیکەدا. هەرێمالی وتەبێژی پۆلیسی تەقتەق ڕایگەاند ئەو هاوڵاتیانەی لە بیرێکی کوشت و کاڵی کاریان کردووە و ویستویانە پاکی بکەنەوە، بەڵام بیرەکە غازی هەبووە و بەهۆی غازەکەەوە تەنگە نەفەس بوون و خنکاون. وتیشی دوایی دەرهێنانەوەیان تەرمەکان ڕەوانەی پزیشکی دادوەری کۆیە کراون. نەقیب هەرێم باسی لەوەش کرد قوربانیەکان باوک و کوڕێک و برازایەکی و
هاوڵاتیەکی ترە و جگە لە باوکەکەوانی دیکە گەنجن و هاوسەرگیریان نەکردو و تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵیدایە. سەرۆکۆماری تورکیا کارگەکانی بەرەمێنانی جگەرە بارودەکردنی گەنجانی تورکیا تۆمەتبار کرد و باجی لەسەر جگەرە زیاد دەکات. ڕەجەب تەیب ئەردۆغان برا ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرەکێشان داوتی هەوڵدەدەن کۆمپانیاکانی بەرەمێنانی جگەرە لە کارەکانیان سارد بکەنەوە. ئەردۆغانەوەشی و جەرچەندە هێشتا لەبەر چەندین هۆکارێک بەردەوامن لە ئالوودەکردنی گەنجەکانیان بەڵام باج لەسەر جگەرە زیاد دەکەن. سەرۆک کۆماری تورکیاوەشی خستە ڕوو کۆمپانیاکانی بەرەمێنانی فیلم و فیلمکارتۆن جگەرەکێشانیان لای گەنج و منداڵان خۆش کردووە و دەبێت کۆتایی بەو جۆرە پەروەردەیە بێنرێت. دۆناڵد ترەمپ لە وتارێکدا ئەوەی خستە ڕوو سەرۆک شارەوانیەکان و فەرمانڕەوای ویلایەتەکانی ڕاستپاردووە دژی خۆپشاندەران هەنگاوی پێویست برێن بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە ئەگەر نا فەرمان دەکات بە سوپا گرفتەکەیان بۆ چارەسەر بکات. ترەمپ لە وتارەکەی داوتی هەموو ئەمریکاییەکان زۆر دڵگران و خەمگینن با مەرگی دڕندانەی جۆرج فلۆید. بەڵێنیدا دادپەروەری بێتە دی بۆ مەرگی جۆرج و ئەو زیانەی بەرخێزانەکەی کەوتووە بەڵام ناتوانێت ڕێگە بدات دەنگی ناڕەزایی خۆپشاندەرانی ئاشتی خواز لە نێو هاواری کەسانی تووڕەی گێرەشێوێن ون بێت و وڵاتەکەی دووچاری گێرەشێوێنی ببێتەوە. واروەها ترامپ باسی لەوەش کرد ئەوەی ڕوودەدات خۆپشاندانی ئاشتی خوازانە نییە و بە تیرۆری ناوخۆی ناویان دەبات و دەڵێت هەموو تاوانەکانی حکوومەتی فیدراڵی چەمەدەنی بێت یان سوپا دەخاتە گەڕ بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایی هاوڵاتیانی وڵاتەکەی. بنێرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ وەک لەگەڵ جەلال تەقریبەن ئاوا ڕێکەوتین ڕۆژانی سێشەمان ئەو کاتێک کە من بە بڵێن بەشدارم لە بەرنامەی پەیامی ڕۆژ وتوان باز زیاتر هونەری بێتە باشە بۆ دەڵی تقریبا ئاخرچی ئەڵێمێنمەوە من پێ ڕازیم من پێ ڕازیمە هەماوە تۆ سەر ڕەزامەندێکی خۆت بۆیە پەشیمان مەبەرەوە بۆیە هونەرمەندێکی عزیز و خۆشەویست لێرە میوانە ئەویش هونەرمەند سەرکان فایقە کە زۆر دەمێکە لە بواری هونەری ئیسلامیدا دەستێکی باڵای هەیە کۆمەڵک بەرهەمی جوانی هەیە پێشکەشی هەواداران و بینەرانی خۆی کردووە لەگەڵ دەبژەنی عزیز کاکە محەممەد عادل هەردوو ئەو بەڕێزە بەخێرە هێنین بە تایبەت کاکسەرکان بەخێوی سەرچاوان سپاس بۆ ئامادەبوونت بۆ قبولکردنی خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە ئەزیزێمەی چۆنی سەرکان جەماشی سپاس دەکەم تۆ چۆنی کاک مەحموود سپاس دەکەم مەمنونم زۆر سپاس سەلامەت ئیترە هاڵێک کەو بەکەوە گاوەکو یەکە خوێنن بۆ یەک ئێمەش نییە هەردووکمان هونەرمەند و دەمخۆشەوانەی لەشتان ساق بێ سپاس دەکەم کاکسەرکان لەگەڵی شوکاری هونەریەکە تا چۆنی بە ناوی خۆی گەورە دەستخۆشتان لێکم سەرەتا زۆر سپاسیم ستافە جواناکەم سپاس بۆ بەخێرەتی هاوڕێ عزیز و خۆشەویستاکەم وەڵاهی کاری هونەری وەکو هەموو ئەو کارانی تر کە ئێستا تا ڕادێک بۆی ئەو وەزع و بارودۆخەی کە چەند ساڵێکە بەرەوەی وڵاتی ئێمە گرتووە هەم لە ڕووی قەیرانەوە هەم بۆی ئەم نەخۆشیێشەوە کە هەموو شتێکی وەساندووە بەڕاستی کاری هونەریش بە ئەنگیزەیەک و بە پاڵنەرێکی باش ئەکرێ و بە جە و بە بارودۆخێکی زۆر باش تۆتوانی کاری جوان بکەی ئەمانە هۆکارن بۆی کە تا ڕادەیەک وەستاوین لە ئیشەکانە بەڵام پشت بەخوا من ینی وەکو خۆم نەوەستاوم بەردەوام خەریکی ئیش و ئامادەکردنی کۆمەڵە بەرهەمی جوانین کە ئینشاءڵڵا ئەم بارودۆخە خۆی گەورە باشی بکە ئەو کاتە هەڵەسین بە تۆمارکردنی ئەو بەرهەمانەوە ئاهەنگ و فیستیڤاڵ و کۆنسەرتەکان وەکو جاران ئینشاءڵڵا ئەچینەوە ناو جەماوەری خۆشەویست و خزمەتەکەین بەم بوارە ئینشاءڵڵا بەڵام بۆچی قەیرانی دارایی ڕێگرە بۆ نمونە
لە هونەری هەندێک هونەرمەندەکانی دیکە غێری ئیسلامیەکان بۆ ئەوان بەو شێوازە پێیانەوە دیارنیە بە ڕێکتر بڵێم ئەی وەزارەتی ڕۆشنبیری هیچ هاوکاریەکتان ناکە و هاوکاری هونەرمەندە ئیسلامیەکان ناکە؟ واللهی وەکو هونەرمەندی ئیسلامی زۆر مەغدورن هەمومان هەموو هونەرمەندی ئیسلامی چونکە بەڕاستی ئەوە هیچ وەزارەتی ڕۆشنبیری تا ئێستا من وەکو خۆم ئاگادار نیم کە ئاوڕێجی دی لەم بوارەیە بێتەوە و هاوکاری کەسی کردبێت ئەگەر هاوکاریش کرابێت چەند کەسێکی کەم ڕەنگە ئەوەی کە ئاکرێت لەسەر شانی خۆمانە لەسەر شانی هونەرمەند خۆیەتی و قەیرانی دارایی تەئسیری لەسەر هەمووی کردووە یعنی ئەوانش کە بەردەوام ئیشیان هەبوو ئەوانش سێرێکی ئیشان هەر کەم بۆتەوە وەستاوە بەتایبەتی ئیسلامیەکان ینی هونەرمەندی ئیسلامیان هونەری ئاینی تەواشی حادەوانە بە دەرەجەیەک هیچ ئاوردانەوەیکی نییە بە تایبەتی لەم ماوەی ئێستاە بۆیە هونەرمەندیش ناتوانێت لە سەر شانی خۆی و خەریکی معیشەت و ژیانی خۆیەتی ناتوانرێت بەتەنیا و نەبووە ئەوەی کە بکەیتە سەرچاوی معیشەت و پیشەی خۆت ئەمانە هەمووی هۆکارن یعنی بەرهەمێک وڵا سە گوێی لێگرین گوێ لە بەرهەمی چەندی حازر کردو وڵاتی حازر کردو شتی تازەیە شتی پێ بڵێمیان خۆی خۆی بیڵێت ڕێکوەتن کردو لەگەڵ محمود وتم کاک محمود من جارێ ئیشی تازەم نییە وتی قەینا ڕازیم بە ئیشە کۆنەکان ئەو ئیشە کۆنانە بەس بەرهەمێکی تر تۆمار نەکراوە لێرە چەند کۆمپلێکتان بۆ ئەڵەم ئینشاڵڵا خەریکی ئەوەین بەرهەمێکی وتراوە بڵێ پەیامی عەزیزی وتێتی ئیشێکی زۆر جوانە حەز دەکەم جا پرسیارەکان هەڵەگرین بۆ دوایی با گوێ لێ بگرین ئەگەر دەرفەت هەبێ مایک و شتی نییە هەر ئەوای تر هەموو شتێک وەکو خۆی حازرە بڵێن دەرجان چێ کردی منزل جانانی ما محەممەد سەدەر گوشادە دەردل از جان ما محەممەد ما بلبلی منالان در گلستانی احمد ما بلبلی منالان در گلستانی احمد ما لؤلؤی مرجان عمان ما محمد یا نبی یا نبی یا نبی یا نبی از درد و رنج و عصیان مرض خم جسازد از مرهم شفاعت درمان ما محمد ما طالبی خداییم بر دین مصطفاییم بر درگهش گداییم سلطان ما محمد بر درگهش گداییم سلطان ما محمد یا نبی یا نبی یا نبی یا نبی ماشەڵڵا کاکە محەممەدیش دەفێکی جوانە ژەنێ ئەوە دەمێکە خەریکی کاکە محەممەد باڵێ دەمێک خەریکم لە چه گروپێکە کار دەکەی کاک محەممەد؟ وەڵایەوەی ڕاستی بێ ئێسار بە ڕاستمی لەگەڵ گروپی بێ خودداین دکتۆر محەممەد دکتۆر ئەلەندەوانە خۆش بێت گروپی بێخود دەفژەنەکەیان بۆ دابین سپاسیان دەستی زۆر سوکە لە کاتی دەفژەنینەکەیان ماشەڵڵای بەدڵت بوو سەرکانەوە گۆڕینی تاکەی زۆر مهم بوو لە کۆرسەکە شتێک بوو لە بەڵێ خۆی شارەزای ماشەڵڵا لە ڕابردوودا چۆن بەرهەمت هەیە بەرهەمەکانت چی و چی بوون و گرنگترینیان بەلای خۆتەوە کامە بوو یا کامەیان گرنگترینیان بوو کە دەنگدانەوەی هەبوو؟ بەڵێ وەڵایی
تقریبا لە 95 ئێمە بڵێ گۆرانی تۆمار ئەەکەین و لە بۆنە و فیستیڤاڵ و ئاهانکانە ئیشمان کردووە بۆ هەر سەردەمێک ئەو گۆرانی یا ئەو سرودا دەنگدانەوەی خۆی هەبووە و تام و چێژی خۆی هەبووە ڕەنگە لە ڕووی کوالێتی و لە ڕووی تۆمارکردن و ئەجیزە و مۆزیک و ئۆشتانەوە خۆی وا بۆ لە ڕووی کوالێتی بۆ سەردەمە بەڵام ئیتر تۆ کە سەردەم پێشەکەوێ ئێستا هەموو شتێک پێشکەوتووە بێگومان هونەری شانبەشانی هەموو پێشکەوتنە تۆ ئەبێ دو گۆڕانگارانە بەجێ نەمێنی بۆ هەموو سەردەمێک ئێستا گۆرانی نەوەتەکان لەگەڵ ئێستا هەم کوالێتی فەرقە هەم جیاوات بەڵام هەموو یادگاری خۆشن ئەوانە زۆر جار لەوانەوەتەکانیش کاک محمود زۆر جار ینی چێژێکی جیاوازیان هەبووە وانە چێژەکە ئەوەیە تۆ گەڕێنێتەوە بۆ ئەو سەردەما ینی یادزیاتر چێژ لە یادگارەکانە بینی چی بەرهەمێک لە ڕابردووە تۆمارت کردو خۆت حەزت پێێتی هینەوەتەکان شتێک کە خۆت پێی دەستپێکی خۆشت بووە دەستپێکی من بۆ نمونە من خوای بەناوت سرودێکە قەت کۆن نابێ وە حەزەکەی دایم بیڵێت تۆ دایم گوێ لەبێ نەک دایم گوێ من نازانم بۆ خۆم باسەکەم حەزەکەم دایم بیڵێمەوە بۆ خۆت چی شتێکت بەلاوە خۆشە هەمووی لای خۆم خۆش بووە ئیترەوە جەماوەر و بەڵام لەو دوایانە کە گۆرانی ئەی پەیامبەر ئەوە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو 2006 بوو تۆمارم کرد دوایەوە پەیامبەرم تۆی لە ساڵی 2010 و یەکەم کلیپ لە کەناڵی پێیام دابەزی ئەو کاتە ئیتر هەموو ئەو گۆرانیانە ینی هەرێکی و بە جۆرێک جەماوەری خۆی هەبوو خۆت ئەزانی چەند کۆنسێرتت کردووە بەگشتی ژمارەکەی کۆنسێرتی تایبەتی خۆم نەکردەوە بەڵام بەشداریم کردووە لە ئاهەنگ و بۆنە و مناسبە فیستیڤاڵ و یادی مەولود و باش شتێکی خۆشی پێ بگێڕ زۆر باش ئێمە 2008 من خەریکی تۆمارکردنی سیدی بارانی سۆز بووم لە شاری سلێمانی لە ڕادەی کۆمەڵ دوایەوە لەگەڵ کاکسەرکانە بەرنامێکمان پێشکەش کرد لە بەرنامەکەیە دیکۆرمان ڕێکە خست دیکۆرەکانمان هەمووی بە زنام سنجاق و دەمبوس و پەردە ئەو شتانە بوو لە ناوڕاستی بەرنامەکە سەرکان بیجێڕەوە چی ڕیدا وەڵای یادیاری زۆر خۆش بوو بەرنامەیەک بوو خۆمان لەڵ کاک مەحمووە بڵێ دیکۆرمەندانە و من پەردوشتەکان هەڵواسی و ئەموت کاک مەحموو دەموسم برن هەمووت مەحموود دەموسم بۆ بێنە ئیتر لێمە تێگەچ وموت مەحموس دەموس جاوە ناوە زۆر خۆش جا لە ناوڕاستی بەرنامەکەیە ئەو هەموو ماندووبوونە بە دیکۆرە کەوتە خوارەوە بەسەرمان لایف بەس دیکۆرەکەم بە تەپەتۆر و باش بووانی زیانی نەبوو کەو بە سەرمانە کاک جەلال ئاوا سەیرمان کرد و لە ناو بەرنامەکە سەرکانی ژێت خۆشەویستان ناوبڕێک و دێنەوە وڵاتان هەر ئاوای لە ژێرەوەی تر ئاوایە کرد نازانم لە کۆنتڕۆلی لەو کاتەوە نازانم هین بوو ینی کۆنتڕۆلیش دای نابێت کامێرەکە لە سەرمان کامێرەکەش مەجبوور لە ژێرەوە بڵێن کاکە لایوە بەدەست شتێکی تریش ڕوویدا بوو تەمەن ئەوەی کە ئیمکانیەت کەم بوو مەسەڵەن سەرەتای گەشەکردنی ڕاگەیاندی ستان نەبوو کامێرەی لەسەر ستان نەبوو کامێرە سەر مێزێک دامان نەبوو مێزەکەش نازانم شتێک لە ژێریا بوو لاچوو بوو کامێرەکە خوار بوو وەرحاڵ ئیتر ئاوا سەرکان زاڵ بوو بەسەر منە وا گێڕ بوو بووین تەپەتۆری خست بە ژێری پاچە تەپەتۆر بوو تر دەرچ بوو لە ژێرە کامێرە هەڵگەڕایەوە سەری شاشەمەکە کاک مەحموود بەعەکسەوە بینم تەڵی بوومە لەرزە ڕۆیاوێ زۆر باشە پلەیباکی هەیە با گوێ لەو بەرهەمەی بگرین دوو بەرهەمی حازرە بە پلەیباک دوو گۆرانیم حازرە گۆرانی بەحری نور کە هۆنراوەی شاعیری دێرینی کورد مەحویە بە ستایلێکی جوان ئاوازەکەی هاوڕێی خۆشەویستم کاک ئەحمەد کەریمە و تۆمارکردنی هاوڕێی خۆشەویستم کاک بەرزان ئەیوب ئەرکی تۆمارکردنی لە ئەستۆ کرد و ئیشێکی زۆر جوانیان کرد و سپاسی هەردوو هاوڕێی تۆمارکراوە 2018 بوو زۆر باش تۆمارمان کرد با گوێ لێ بگرین بینەرانی بەڕێز گوێ لە بەرهەمێکی هونەرمەند سەرکان فایق ئەگرین بە هەمان تەرتیباتەوە کێشەمان نابێ و بە شێوازی پلەیباک پێکەوەی گوێبیستێبی
كدركي غوري ناكا غير علم الله سبحانه وصلى الله على أو بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه صلى الله على أوزات باكي قدسي آياتا كأخلاقي بسندين جنابي حي منانا وصلى الله على أو حزرتي صاحب كمالاتا كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا لتاريكي شوي كفرا ما يقدم لمعيكي دا 1438 دنيا شراخانا لتاريكي شوي كفرا ما يقدم لمعيكي دا 1438 دنيا شراخانا وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه چونی ممیدی بێدە بێوابێ چرایەک دەستی قدرت خۆشی کابۆ تا ئەبەدمانە لادەم تا مەسیحا ئەنبیا یەک بە خەومی خۆی خەبەردارە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە لە تاریکی شەوی کوفرا بە یەکدەم لە مەعەیەکیدا 1438 دنیا چراخانە لە تاریکی شوي كفرا بيقدم لمعيكيدا 1438 دنيا شراخانا وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه وصلى الله على بحر نوري علم عرفانا كدركي غوري ناكا غير علم الله سبحانه دەست و چاوت دەستەکانت خۆش ئاوازی ئەحمەد کەریمە ئاوازەکەی ئەحمەد کەریمە بەڵێ مۆسیقای هاوڕێی خۆشەویستم سەرکار هیرانیە مۆسیقایەکی جوانی ئەحمەد کەریمی ژاوازی خۆشخۆشی لەیە سەرکەوتووی زۆر سوپاس سەلامت زۆر باشە تۆ دەستپێکێک تو دوتت کەو لە بەرامبەر کەوە خوێنێ ئەوە دوانی خوێن سەری تۆش دێت ئیشێکی عەربیمان حازرە بەیەکەوە شتێکی بیڵێن شتێکتان پێکەوە حازرە کاکە مەولای سەڵیە کەڵێن بۆنە نەن ئەو شتێک کەڵێ پێکەوە حازرە ئەو پلەی باکە یعنی ئەو شتان نییە نا ئەو هەر بڵین بەحساب من وەکو کۆرسەکەی کاک مەحموود کۆرسەکەی منم کۆرسی بەرهەمە مەی بەرەوە بۆ مۆلای سەڵی دەمەوێت شتێکی جارانی خۆت بڵێ ئەوەی کاوتت زۆر بەناویەوە نازانم حەزم لێتی و خوا بەناوت شتێکی لێ بڵێ هیچ لەبەرە تۆلی وەڵاهی بیرە لەگەڵ تا ئێڵە بزانم خوایە بەناوێت گەورەتر ناوە گەورەتر ناوە تۆ خۆ دەزانی پەنام هێناوە پەنام هێناوە یا ڕەب عالمین لەژێر بەحر و بار بەدەستی خۆتە هەموو خێر و شار
بەدەستی خۆتە هەموو خێر و شەڕ ئەتۆ زاتێکی عالم و مەعبود کە دنیات لە جوود هێنا بە وجود هەر لە جن و ئینستامۆر و مەگاز بێ ئیزنت هیچ کەس هیچ نادات بە کەس خالقی زانا هەر پەنامە تۆی ئەگەر بێ و تۆ خۆت ڕەحمم پێ نەکای گوناهم نەشۆی ئەمن عەبدێکی ڕوو ڕەش و ڕەنگزات ئەبێ چی بکەم بە هەناسەی سات خوایە بەناوت گەورەتر ناوە تۆ خۆ دەزانی پەنامێناوە خوایە بەناوت گەورەتر ناوە تۆ خۆ دەزانی پەنامێناوە پەنامێناوە یا ڕەب عالەمین لە ژێر بەحر و باب بەدەستی خۆتە هەموو خێر و شەڕ بەدەستی خۆتە هەموو خێر و شەڕ دەست خۆش بێ وەنیە شێکی جوانە ڕاستی ئیژەڵێم وایە دەست خۆش بێ خۆی شێکی دەکەم بژی سەرکەم کۆن نابێ ویشە زۆر وەڵا کۆن نابێت یعنی سەر لای خەڵکیش کۆن نابێ هەر لای خۆت نییە من لە هەر شوێنێکە کە بەشداری بەرنامەکەم یان ئێستا دوێنێ بەرنامەی دوانگەی خەڵکم نەبووە خەڵک تەلەفۆنی کرد وەڵاهی بەرەمی خۆی بەناو زۆر خۆشەی لە کات مۆزوعەکە سیاسیە کە چی باسی خۆی بەناو خۆش عاشقی بابەتەکانی هونەر و عیرفان و قورئان خوێندنەکان و ئەمانێت خوای گەورە فەزلێکە بەخشێ دەنگخۆشیە گوناهە ئینسان ئەو فەزلە ئەو بەرهە ئەو بەهرەیە بشارێتەوە زۆر باشە با بچین لای کاکسەرەکان کاکسەرەکان چەند بەرهەمی دیکەت حازر لەوەی کە پێشکەشمان بکەیت وەڵای گۆرانەیەکی عەرەبیم هەیە بڵێ ژوەر گیراوە ڕتمێکی خلیجیە ئەو 2015 تۆمارم کرد بەشداری مؤتەمەرێکی نێودەوڵەتیمان کرد لە هەولێر وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ڕاهێنەرەکان لە هەموو وڵاتانی عەرەبیەوە هاتبوون ئیتر حەزم کرد ئیشێک ینی گۆرانەیەک بکەم لە ئاهەنگی بڵێ کۆتا ڕۆژی مؤتەمەرەکە ئاهەنگەکرا حەزم کرد وەکو هەموو هونەرمەندێ وەکو ڕاهێنەرێکیش ئیشێکم هەبێ ئیشەکەش چکە زۆربیان عەرەب بوون حەزم کرد بە زمانی عەرەبی چەند لە ئاخیرا کۆپلێکی کوردیشم تێکرد پێشتر جاتە حازرت کرد بوو تو ئامادەکاری وەڵای ئەو شە بڵێ ئەو ڕۆژێک کە مؤتەمەرەکە بوو ئەو شەوە تۆمارمان کرد لای هاوڕێی خۆشەویستم کاک بەرزان ئەیوب لێرە زۆر سوپاسی یەکەم کە لەگەڵ کاک مەحمووە کە تا سی شەوماینەوە ئەو شەوە زۆر ماندوو بووین و شعرەکەشی بەڕاستی ئەم کاک مەحموود دکتۆر دانای هاوڕێم زۆر هاوکاریان کردم چونکە لە ئەو لەهجەی خلیجیە تۆزە قورسە بۆ کەسێکی کورد بڵێتەوە بەڵام کە لێوە وتم یعنی زۆران پێ عەجیب بوو هەمووی داوایە کە گۆرانیەکان هەتا وتیان داوەتەکەین بۆ ئەو برادەرێکم لە جەزایر بوو وتی لە مەولود نامەیەکە ئیشەڵا بێ بەشداری بکەی بەڵام هەر ڕێنەکەوت بۆی ئەم بارودۆخەوە پێم خۆشە ئەو گۆرانیە عەرەبیەکە بەڵێ جێبیستی عەرەبی لەگەڵ کاک مەحمووە مەحموود لەگەڵ سابیڵێ کۆڵا کۆرسەکەی لەگەڵ کۆرسێکی زۆر جوان و لێ باکەکەی بەڵێ لێ باکەکەی زۆر باش ئەوە بڵێن بەرهەمیشی عەرەبیە و بەرهەمە ئەحمەد مەنسوورە خۆی ئێمە هونەرمەندانی ئێمە بەڕاستی ئێستا ئەگەر دقت بێ هونەرمەندانی دەرەوەی کوردستان وایان کردووە بە کوردیشتیان و تۆ تاسیریان لەسەر واقعی هەرێمی کوردستان هەبوو و کابرای گوێ لەوەگرێ ئێمە تا ئێستا نەمانتوانیوە لە سنووری هەرێمی کوردستان بچینە دەرەوە بۆیە تۆمارکردنی بەرهەمی تورکی یان عەرەبی یان فارسی بۆ هونەرمەندی ئیسلامی زۆر زەڕورە بۆ ئەوەی ئەم پەیامەی خۆی یاخود ئەم سەوتەی بگا بە دەرەوە خەڵک گوێی لێ زۆر باش ئێستا فەرموون ئەگەر حازر بێ کاکە بیلال لە کۆنتڕۆڵ بۆمان حازرکە أنت
أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا كن أصيلا واحفظ أوصاة الرسول كما مرنا نلتزم بأمر الإله كل غالي نحفظ هذا الأصول ما نفرط بالنفيس وما سواه كن أصيلا واحفظ أوصاة الرسول كما مرنا نلتزم بأمر الإله كل غالي نحفظ هذا الأصول ما نفرط بالنفيس وما سواه أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا كل صفحة من كتابك ما تزول لأنك اللي بالهدى نلتي رضاه لأنك تبعت خطى حب الرسول واقتسيت بالهدى وطرت بسماه كل صفحة من كتابك ما تزول لأنك اللي بالهدى نلتي رضاه لأنك تبعت خطى حب الرسول واقتسيت بالهدى وطرت بسماه أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا منك شي لا يورزي ظلم زريانيتي منك خنديلي ظلم قريانيتي عشقتو يا لدي دايما سماك رزيتو يا لك وقيتم سوداك منك شي لا يورزي ظلم زريانيتي منك خنديلي ظلم قريانيتي عشقتو يا لدي دايما سماك رزيتو يا لك وقيتم سوداك أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا أنت شمس الكون حاشاك الأفول كل يوم تبتسم في كل حياة تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا تزدهر كل يوم في كل الفصول من كتاب ربي بارك في حلا دەستان خۆش زۆر سپاس زۆرچەند من عەرەبی نازانم لێی تێ ناگەشتم بەڵام دەستان خۆش ئازۆشتەکەی زۆر خۆشە دەستان خۆش دەستیاک محمود خۆش بێ عزیزی سەرکەنجیانە خزمەتە زۆر باشە کاک سەرکەن ئەوانەی کە لا ڕابردوو پێشکەشتی خەڵکتان کردووە چه خزمەتێکتان کردووە چه خزمەتێکی بە با بڵێن هونەری ئیسلامی بەگشتی کردووە
ڕای بێگومان هوەر خۆی خزمەتە ینی بەتایبەتی هوەری ئیسلامی هوەر بگرێتەوە بە پێناسەکەی واتە شتی جوان دەربڕینی هەستی جوان و ئیسلامی لە پێش هەموو شتێکەوە کە تۆ بتوانی ئەو دینە بە شێوەیەکی جوان دەرببڕی ئەوەی توانێمانە ئەنی ئەی بینین کە خەڵکێک پێی خۆشە خەڵکێکمان دڵخۆش کردووە خەڵکێک لە هوەرێکی ناڕەسەن گەڕاوەتەوە گوێ لە تۆ ئەگرێ ئەمە هەموو جێگەی دڵخۆشیە هەستەکەی خزمەتێکت کردووە و ئەو جەماوەرە بێ بڕیار لەسەر ئەوە بن ئێمە بە کاتی ئیشەکەی سەرەتا بۆ ئەبێ خۆمان پێ ڕازی بین و خۆمان دڵخۆشکە دڵنیا بکاتە خەڵکیش پێی خۆشە بێ لە بابەتاینیەکان نیشتیمانی چیت تووتووە گۆرانی نیشتیمانیشم هەیە خۆی ینی گۆرانی ئاینی بەشێکە بڵێ لە هوەری گۆرانی مۆزیک ینی ئەتوانیت چەند بەشێک هەیە نیشتیمانی هەیە خۆشەویستی هەیە عەتف و سۆز هەیە بۆ جەنگ و بۆ کاتی حەماسەت و شەڕ و خۆپیاندان و هەڵبژاردن بۆ هەموو ئەوانە من بەرهەم هەبووە نیشتیمانی کاتی شەڕ ئەوانە هەمووی من چی بوون بەرهەمەکانی نیشتیمان کاتی شەڕ لە خۆشەویستیت هەبووە ئەوەی گۆرانی ئەی نیشتیمانی جوان وڵای ئەوە دەمێک هەیەدا من کێشەی بیچونەوەی شعرم هەیە زۆر باش نیشتیمانی گۆرانیەکەمان بۆ بڵێتەوە بەس نیشتیمان ئەی باوەشی میهرەبانی ینی ئەوی شانم کردووەوە لێ دراوە لە لەسەر دایک باوک هیچت هەیە گیان لەسەر دایک باوک خۆش لەسەر دایک هەمە لەسەر باوک بەنیازم ئیشم بۆ کردووە ئیشەکە لەسەر دایک بڵێ لە ساڵی 2006 دایکی چت بیرە بۆمان بڵێیت دەی سێرچێکی بۆ ئەیدایەگیان ئێستا هاتووم تیری سۆز و خۆشەویستیت پەتی تەنیایی مەپسێنێ لە نێو ژووری سەر و سەرما دەستم لەملی وێ نەکات و تاریکی ئەم شەوا دەکەم تاریکی ئەم شەوا دەکەم ئیشێکی ئاوا بوو ئاوازەکەی هاوڕێی خۆشویستم کاک بەرزان ئەیوب و هۆنراوەکەشی شاعری بەتوانە غەمگین کۆساریە زۆر باشە با گوێ لە بەرهەمێکی حەی بگرین بڵێن شتێکی هەیە هەر لە ئەستۆدیای گوێ لێگرین بە وایە وەڵاهی شتێکت ماوە گۆرانێکم لەگەڵ هەڕێی خۆشەویستم کاک خەلیل شەکراری تۆمار کرد ماڵۆ مینم تۆی دنیا و دینی میانەوی کۆپلەیەک دەفی لەگەڵایە بەڵێ بەڵێ زۆر باش هەم ماڵ و مینم تۆی دنیا و دینم یا نەبی بافیدەی تۆ بێجانی شیرینم یا نەبی یا نەبی ژیان شیرینە و بێتۆ بێتەمە یا نەبی هەوارنگەی عیشقی جوانی جیهانی یا نەبی دڵبار دەبازی کاروانی ڕێتە یا نەبی خۆ دەفەرمووی شەفاعەت بۆ تۆ یا نەبی یا نەبی هەم ماڵ و مینم تۆی دنیا و دینم یا نەبی بافیدەی تۆ بێجانی شیرینم یا نەبی یا نەبی وەکو هونەرمەندانی ئیسلامی ئاوات و ئارەزووتان چیە لەوەی کە بتانەوێ
برۆ بە هونەری ئیسلامی زیاتر بدەن. بۆ نمونە زۆر جار ئێوەمانان بەگشتی کاتێک کاتان دوێنین لەم بابەرەوە چاوێکتان یا ڕووی دەمێکتان لە ڕووی کەناڵی ئیسلامی و حیزبە ئیسلامیەکانە ڕووی دەمێکیشتان ئەڵبەتە کەمتر لە لایەنی حکومی و وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانەیە. من دەمەوێت بزانم بەڕاستی قسەی دڵتان لەوەی کە بتانەوێ هونەری ئیسلامی برۆ پێ بدەن چۆنەوە چی دەتانەوێت بێنە بەرهەم؟ بێگومان کاری هونەری ینی بە یەک کەس ناکرێ، پێویستی بە ستاف و بە گروپ هەیە. هەر کەس و ئیشێکەکە و بە هەموو ئیشەکانەوە تۆ ئیشێکی هونەری تۆکمە دروستە بێ. پێویستت بە ستۆدیۆ، پێویستت بە سنتەرێکی ئەهلیە. زیاتر من قەت پشت نابەسم بە حیزب یاخود بە ئەرکی حکومەت، هەرکی وەزارەتی ڕۆشنبیریەکە هاوکاری هەموو ئەو لایەنە بکە. بەڵام ئێستا بۆی ئەو قەیرانەوە ئەو بابەتە عنی ئەو چاوەڕوانیمان نییە لە حکومەت یان لە وەزارەتی ڕۆشنبیری. زۆربەی لە دنیاشە هونەرمەندەکان زیاتر کەرتی تایبەت دەمیشان ناکە. ئەبێتەوە سنتەرێک کەرتێکی تایبەت کۆمپانیایەک لە پشت دوێ ئیشەکانەکە ئەو کەرتی تایبەتە ئیشی بازرگانیەکە. ینی هەم بەرهەمەکەت وڵاوە بێتەوە هەم ئەوێ لە ڕووی مادیشەوە، بەڵام تا ئێستا نەبووە لە ناو وڵاتی خۆمانە یاخود لە ناو ئیسلامیەکانە بۆ شێوەیە. لێرە و لەوێ ستۆدیۆ هەیە کۆمەڵێکە کەس هەیە هەوڵیاوە لە جێی خۆیەوە، ینی وردە وردە ئەوە نییە بڵێ ئیشەکە وەستا بێ. بەڵام ئەبێ هەر کەسە هونەرمەسەر لە زۆربەی گۆرانی بێژە فارسەکان زۆربیان ستۆدیۆی خۆیان هەیە. یعنی هەموو شتەکان خۆ دەیەکی ئێستا وای لاتۆ ینی ئەبێت تۆ ستۆدیۆکی خۆدت هەبێ تا ڕادەیەک توانای عەزف و توانای مۆزیک و ئەو شتانەت هەبێ کۆمەڵەشت هەیە کە خۆت بیکەی. ئەجیزەی پێشکەوتو هاتووە ئێستا توانی ینی ئەو بواری ڕەخسانەوە کە تۆ بە چەند کەسێکی کەمە توانی تۆ ئیشێکی هونەری بکەی. من ئینشەڵا لە ئاواتی منەوەیە کە خۆم هەوڵ لە هەوڵی ئەوەیە مێستا بمە خاوەنی ستۆدیۆیەکی خۆم و ئەوەی کە پێت خۆش بوو ئەوەی کە لە زەهنتا بوو لە فکرا بوو خۆت تۆماری بکەی و بە هاوکاری کۆمەڵە کەسی تر و بەرهەمەکان ئێستا تۆڕی کۆمەڵایەتی ینی ئەتوانی لە ئینتەرنێت تا بڵاوێکی تو بینی بینەرێکی زۆریش بینەرێ بێ. فعلا ئێمە ئێستا هەر لە ستۆدیۆی دەنگی پەیام ئەحمەد کەریمیشی جوانەکە، ینی دەستێکی باڵای ئەو کاتە بەڵێ لە ستۆدیۆ کارمانە کرد هەندێک گۆرانی ئێستاش هەر بۆ معلوماتت ینی ئەوە بۆیە ئەڵێم دەرگا وەڵای لە خزمەتین هەر کاتێک پێویستیەکەت هەبوو لە ڕووی بەرهەمێکی هونەری وڵایەوە ئەرکی بە تایبەتی حیزبێ هەردوو حیزبە ئیسلامیەکەی هەردوو کەناڵی ئیسلامیەکەی کە زیاتر برەو بم لایەنە بە ڕاستە ماچی باشمان هەیە. ئەحمەدجان خۆی کۆمەڵە حەسوشتە زانێ بەڕاستی لە هەندەسەی سەوتا لە هەندەسەی سەوتا ئەحمەدێکێکە لەوانەی کە جێدەستی دیارە و دەکرێت پشتی پێ بەرهەمێکی زۆری کردووە لە ماوەی زۆر خۆشبەختانە کۆمەڵێک لێرە و لەوێ ئەو جامن کە گەنجی باشەیە ئیشان ئەحمە و لە مانگی ڕەمەزانە دیارە مەفروض بوو کۆمەڵەشت تۆمارکەین. کاک ئەحمەدیش زۆر مەشغوڵ بوو هەم بەوایی راپۆرت تۆمارکردن هەم بە بەرنامەکان هەم بە بەرنامەکەی کاک شێخ فاتیح هەم جەنابتان. هەر جارێک ئەچوومە ستۆدیۆکە بۆ لای لەگەڵ ئەمود ئەحمەوجانت هەم هاتەوە ئەمە هەم هاتەوە چی دەوێت ئەموو دووشی ئەلمێ بۆم تۆمارکە مەجالم نییە ئیتر واتینم بۆ هێنا بووە ئیوت کاکە شەوەرەوە شەوە چوومەوەت بەیانی وەرەوە بەیانێ چوومەوەت بەخوا مەجالم نییە ئیتر وای لێ هاتبوو بە پارە کاتیە کڕی ئەحمەد ئەوەنە مەشغوڵ بوو لە ڕەمەزانە ئەوەی بەرهەدەستی خۆش بە ئیشی باشی کرد کاکستەرکان گۆرانی نیشتیمانەکەت طبعا هاوکارانیشم داوای دەکەنەوە ڕاستە دەیانێت بە پلەی باک پێشکەش بکرێت چکە پێیان وایە لە دیوێکەوە با خەڵک بزانێ و نەرمەندانی ئیسلامی ژنەری باشی یا بابەتی باشیانەیە لەسەر نیشتیمان و دیوێکی دیکەیە پێم وایە سرودەت ئێستش کۆن نییە تایبەتە بە دۆخی ئێستا هەرێمی کوردستانیشەوە لەسەرەوەی کە نیشتیمانی جوانە بۆیە دەمەوێت کۆتا قسە خۆت بکەیت و ئێمە خۆ ماڵاوی لە بینەران بکەین و بەرهەمی نیشتیمانی جوانمان پێشکەش بکەین بزانین سەرەتا قسەکان ئەچین. بەڵێ سەرەتا لە کۆتاییە من زۆر دەستخۆشی لێ لە کۆتایی لە سەرەتا و کۆتاییە دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس بۆ ئەم بانگێشتا سپاسان دەکەم دەستخۆشی بەرنامێ دەستخۆشی لەم هاوڕێی خۆشی ساکە کێشاوە زۆر سپاس دەستی ڕەنگین بێ و سپاس بۆ کەناڵە جوانەکەی پەیام کە ڕۆژانێ بوو ئێمە خۆمان کارمەند بووین لێرە ستاژەر کارمەندی هەر خۆتان خاوەن بوون هەر خزمەتین بە ماڵی خۆمانی ئەزانین خی گەورە بەرەکەت خاتە ئیش و کار و بەرنامە و تەمەن و هەموو شتێکتانەوە ئینشاءالله
گۆرانەکە نازم ئامادەیە نیشتیمانی جوان ئامادەیە من و محمد ماڵەوایی دەکەین و دەچینە لای بەرەمەی وڵا خۆشەویستان مەسپاسدانەکەین کە تا ئێستا بینەرمان بوون سوپاسێکی بێپیانمان هەیە بۆ ستافی خۆشەویستی پەیامی ڕۆژ هەروەها ئەو ئازیزانەی لە پشتی کامێرەوە ماندوون لەگەڵمان. بینەرانی عزیز سپاس بۆ بینێریتان بە بەرهەمێکی بەڕێز هونەرمەند سەرکان فایق کۆتایی با پەیامی ڕۆژی ئەمڕۆژ دێنین سپاسدانەکەین. شيرين ترلايان روحم في ديناوك بيتنا ما بيجيان أي نشتماني جوان أي شيرين ترلايان روحم في ديناوك بيتنا ما بيجيان أي نشتماني جوان أي شيرين ترلايان روحم في ديناوك بيتنا ما بيجيان صوزي تويا مجد خوشي بيا فريا راسك يا خوري تولا كويا كد صوزي تويا مجد خوشي بيا أي نشتماني جوان أي شيرين ترلاجان روحم في ديناوك بيتنا ما بيجيان أي نشتماني جوان أي شيرين ترلاجان روحم في ديناوك بيتنا ما بيجيان بخوين من هالسورة بوشي صدورة شو قرد بنورة بوشي دي سنخاك بخوين من هالسورة أي نشتماني جوان أي شيرين ترلاجان روحم في ديناوك بيتنا ما بيجيان أي نشتماني جوان أي شيرين ترلاجان روحم في ديناوك بيتنا ما بيجيان